تانکەکان نرخی ئاخر تانک نرخی گەیشتۆتە 8 ملیۆن و نیو دۆلار 8 ملیۆن و نیو دۆلار وەکو کەی دوی بلاک پانفەری کۆری وابزانم ژمارەیەکی زیاتریشی لێ بەرهەمەیان ڕێ بەڵێ تۆ ئەگەر برامز بڵێ مێرکافای ئیسرائیلی بڵێ چاڵنجەری بەریتانی بڵێ ئەمانە نرخیان هەمووی لە 5 ملیۆن دۆلار بەرەو سەرەوەی نەما بەڵام سە زۆر وڵات بیر لەوە کاتەوە یەکێ لەوانە بەریتانیایە کەوازی لێبێنێتن بەسایی موسەیارات و بەڵێ دژی تانک ئەم چەکانی کە ئێستا تازە دروستکراوە بەڵام ئەمریکا واز ناهێنێ ئەمریکا هەر تانکێکی هەبێ بە PTT دەست پێ بکاتن یعنی ئەوە تێستە تاقیکەیە بەڵام کە PTT گۆڕا بووە ئێم ئەوە لە خزمەتایە کاردێت بۆ نمونە M60 M48 M1A1 برامز ینی بە TTMەوە هەمووی دەست هەمووی لە خزمەتایە وانە لە خزمەتایە بەس هەر تانکی ئەمریکی بینی بە تی دەست پێ بکاتن ئەوە تێستە لەژێر تاقیکردنەوەیە ئێستا کە ئەمریکا واز لە تانک ناهێنێت چونکە پێویستیە ینی چەکێکی مەترسیدارە بەڕاستی تانک 2 ملیار و 900 ملیۆن دۆلاری تەرخان کردووە بۆی برامز M1 A1 A2 بکاتە A3 ئێستاکە خەریکی ئەوەیە دروستیکە کە بتوانێت خۆی بپارێزێتن لە بڵین موسەیارات و ئەو چەکانە حساس و استشعارات و ئەوانەی زۆرتیایەوە کۆمانە نییە کۆنە کە پێوی نەبوو لەو کاتەیە